شتێکی زۆر مهمەمە بڵێم دوای مناڵبوون چەند ژنێ تووشی کەئابەیەکە بن ئەمە عیلاقەی نییە بەوەی کە حەزیان لە مناڵەکەی خۆیان نیایان ژنێکی خراپن یان دایکێکی باش نین بەڵێ ئەم هۆرمانەکە لە حەملا کۆ بێتەوە زۆر تەسیری هەیە لەسەر لەشی ژنەکە و لەسەر مێشکی ژنەکە طبعا هەموو حەملەکەش هیلاکێتێکە بۆ ئەم دایکە فاگەر هەستت کرد بۆ بیرکردنەوەی کە حەزت لە ژیان نەماوە یان ناتوانانی ئاگات لە مناڵەکە بێ یان حەز ناکەی نان بخۆی ناتوانی بخەوی زۆر بێتاقەتی زۆر عاجزی ئەم هەستانە غەڵەت نییە ئەم هەستانە شتێکی زۆر زۆر عادیە زۆر ژن تووشی بێ لە هەموو دنیا بەس کەم باسیەکەن ئەم کاتە ئەبێ قسەکەی لەگەڵ دەوروبەرەکەت ئەبێ قسە بکەی لەگەڵ دکتۆرەکەت ئەگەر مهمیش بێ بچی بە دکتۆر یان کۆنتاکتی من بکە لێرە ئەتوانین دەرباری ئەم شتە قسە بکەین زۆر مهمە تەندروستی تۆ وەکو کچێک وەکو دایکێک وەکو ژنێک وەکو ئافرەتێ بەتەواوی بێ ئەگەر لە مێشکا بێیانە لەشا بێ چونکە تۆ مهمترین شتی بۆ مناڵەکەت کە تووشی ئەم هینە تووشی ئەم حاڵەتە بی شتێکی غەڵەت نییە شتێکی زۆر عادیە ئەبحاس هێشتا ئەگەڕێن بۆ سەبەبی ئەم شتە بۆ دروستە چونکە بەڕاستی زۆر ئافرەت تووشی ئەما بێ اینجا ئەمە کە تووشی ئەم کەئابەیە ئەبن ئەگەڕێتەوە بۆیان چەند ساڵ دوای ئەوە تووشی کەئابەیەکی دوور و درێژترە بن وەکو شەکرە خەتەرە ئەمە بۆیە وەکو برا وەکو خوشک وەکو مرد وەکو باقی عایلە دایک و باوک زۆر گرنگە ئەگەر ئەم کەسێک کە ئیناسن مناڵی بووە تووشی کەئابا بێ لە دەوروبەری بن و یارمەتی بن یان بینێرن بۆ کەسێک کە بتوانێت